ئەمە نوێنەری سەرجەم ئەو چینانەی کە باسمان کرد ڕێکەوتین لەسەروی کە لە دەستپێکی داوامەتر ئەگەر 27 مانگ بێ یان بۆن ئەگەر گۆڕانکاری بەسەرهات زۆر ئاساییە ئێمە لەگەڵ دەستپێکی داوامە دەسەکەینەوە بە ناڕازایەتەکانمان لە شەقام دڵنیاتانەکەینەوە بەردەوامی ئەدەین بەو خۆپیشاندانانە. دیارە ئێمە ڕێککەوتوین لەسەر ئەوەی دەستپێکی ساڵی نوێ خوێندن لەسەر شەقام ناڕزایەتەکان دەرببڕین ناڕزایەتەکان کە لە شەقام دەرببڕین واتە بایکۆت و واتە خۆپیشاندان و مانگرتن بە هەموو جۆرەکانیەوە ناچینەوەڵەکانی خوێندن بەدەست بەژیفانی بەتاڵ ئەوە بڕیاری ئێمەیە بەڵێ ئێمە دەستپێکی ساڵی نوێی خوێندن زەنگی خوێندن لەسەر شەقام لێ دەدەین. 21 مانگ لە سلێمانی دەرمان کردووە بەیاننامەکە لە ڕاگەیانەکان بڵاو بۆتەوە ئومێد دەکەین دەسەڵات وەڵامی ئەو بەیاننامەمان بداتەوە هەتا نەگەیشتون بە دەستپێکی ساڵی نوێی خوێندن ئەگەر وەڵامی ئەو بەیاننامەمان نەدرێتەوە ئێمە ئەوە خاڵەکان لەوێدان و لەوێ ئیشارەتمان پێداوە کە چی دەکەین و خۆپیشاندان دەکەین و چی دەکەین دەستمان کراوەیە بۆ هەموو جۆرە خەباتێکی مەدەنی.